دەروونناسی بەنێوبانگی سویسرایی کارڵ یۆنگ دەڵێت وشەی بەختەوەری ئەگەر بە دڵتەنگی هاوسەنگ نەکرابە مانای خۆی لەدەست دەدا. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵی داهێنانتان لێبێت. لە وڵاتی یۆنان کێبڕکەیەکی پڕ سەرکێشی سازکرا. ئەم نمایشە سەرنجڕاکێشە بە بەشداری 16 یاریزانی نێودەوڵەتی سازەکرێت. بڕوانە چۆن بە سەربانی بینا کۆنەکانی ئەو شارەدا ڕادەکەن. وەک بوێرترین پێشبڕکێی ڕاکردنی ئازاد لە جیهاندا، ڕێد بۆڵ ئارت ئۆف مۆشن 2022 لە کەش و هەوایەکی دڵفڕێنی ئەستیپالیا لە گریگستان سازکرا. ڕاکردن و نمایشی سەرسوڕهێنەر و بوێرانە لەلایەن 16 وەرزشکاری نێودەوڵەتیەوە ئەنجام درا. دوای 3 ڕۆژ لە کێبڕکێیەکی سەخت و داهێنەرانە، تراڤیس ڤێرکایکی بەریتانی تەمەن 19 ساڵ لە پێشبڕکێی کوڕاندا سەرکەوتنی بەدەستهێنا. دوای ئەوەی لە 3 بەرەنگاربوونەوەی سەختدا توانی پلەی یەکەم و دووەم و سێم بەدەست بهێنێت. لەلایەنکی دیکەوە سیدنی ئۆلسۆنی ئەمریکی تەمەن 29 ساڵان بە بەردەوامی ئاستێکی بەرزی پێشکەش کرد و لە پێشەنگی پێشبڕکێی کچاندا بوو. شایانی باسە ئەم یاریە بەر لەوەی یاریەکی وەرزشی بێت و پاڵەوانێتی بۆ ساز بکرێت، یاریەکی پڕ کێبڕکەی گەنجانە لە ناو شار و بینە سەختەکاندا ئەنجام دراوە. سمکۆ عەزیز بۆ دەنگی ئەمریکا. ژینگە بەشێکی دانەبڕا و کاریگەری ژیانی شارستانیە. پیسبوونی ژینگە و مەترسیەکانی پەیوەندێکی قوڵیان هەیە بە ژیانی خەڵک و ئایندەی وڵاتەوە. ئەوانەی باوەڕیان بە گۆڕانی کەشوهەوا و پیسبوونی ژینگە نەبوو بۆیان دەرکە و پیسبوونی ژینگە دەتوانێت چکارە ساتێک دروست بکات. بڵاوبوونەوەی نەخۆشی و بێئاوی و گەرما و پیسبوونی دەریا و ڕووبارەکان. لە ساڵی 2013دا ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگەی کوردستان دامەزراوە. تا ئێستاکە 7 پەرتوچیان لەو بوارەدا چاپ کردووە. دەیان کۆڕ و سیمیناری تایبەت بە ژینگان پێشکەش کردووە. بەڕێوەبەری ڕێکخراوەکە معروف مەجید خاوەنی دەیان بڕوانامە و ڕێزێنانی تایبەتە بە ژینگە و بواری ڕۆژنامەگەری و ئێستاش میوانی زایەڵی داهێنانە. ئەم کاتت باش کاک معروف، بەخێربێن بۆ بەرنامەی زایەڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ تۆ کاگاسۆ، سپاس بۆ بینەرانی ئازیزیەوەش. زۆر سپاس دەکەین. هەڵبەت یەکێک لەو کارەساتە گەورانە بریتیە لە پیسبوونی ژینگە و هاوکات گرفتی ژینگە ئێستاکە لە جیهانە و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. تا چەند توانراوە لە هەرێمی کوردستان پارێزگاری لە ژینگە بکرێ، تا چەند توانراوە ئەو ژینگەی کە هەیە وەکو خۆی بمێنێتەوە و بەو شێوازە کاریگەری زۆر خراپ نەخاتە سەر خەڵک و هەم شارستانێت و هەم شار و شارۆچکە و گوندەکانیش. خۆی بەداخۆ خۆی جەناب دامەژت دەکەن لەسەر ئاستی جیهان بڵین گرفتە ژینگەیەکان یەکێکن لەو گرفتانی کە زۆرتی وڵاتان بەدەستەوە دەناڵێنن. گومانی تیانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستانیش بێبەش نەبوونە لەو گرفتانە. من دەمەوێت پێشەکی سەرەتای بابەتەکە بۆ دەست بکەم. لە ساڵی 2017 عێراق پێنجەمین وڵات بووە لە ڕووی کاریگەریەکانی گۆڕانی بڵین کەشوهەوا. ئەمە ساڵی 2017. لە هەمان کاتە وڵاتی میسر دووەم وڵات بووە کە مەترسیەکانی گۆڕانکاریەکەی لەسەر سەری هەڵداوە. ئێستا ساڵی 2022 حکوومەتی عێراقی وەکو خۆی لە پلەی پێنجا ماوە، بەڵام خۆشبەختانە وڵاتی میسر پلەکەی گۆڕیوە بۆ 39 کەواتە وڵاتی میسر کاری کردو بۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەریەکەی لەسەر وڵاتەکەی کەم بێتەوە. بەڵام بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشان مەترسیەکانی گۆڕانکاریەکە ڕوو لە زیادبوونە. ئەگەر ئێمە باس لەوە بکەین بەشێک لە گرفتەکان چۆنەڵێ گرفتەکانی ناوخۆییە، بەشێکی نێودەوڵەتیە، بەشێکی وڵاتانی دراوسێی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان. ئەوانی کە ئێمە وەکو چالاکوانانی بواری ژینگە خەمی لێ دەخۆین ئەوەیە کە بەشێکی هەرە زۆری
ئەو گرفتانەی کە بەسەر ژینگە هاتووە بەدەستی مرۆڤەکانی خۆمانە. بۆ نمونە زۆربوونی ئۆتۆمبیل، بۆ نمونە پیسبوونی سەرچاوەکانی ئاو، بۆ نمونە تێکدانی خاک، پیسبوونی خاک، بۆ نمونە کوشتنی باڵندە و ئاژەڵە کێویەکان. دەیان هۆکاریتر هەیە کە ئەمانە بەداخەوە دەستی مرۆڤی تایە لە هەرێمی کوردستان. ئەگەر نا تا ئێستا ئێمە جۆمان لێ نەبوو بۆ نمونە کارەساتێکی سروشتی گەورە ڕووبدا، بۆ نمونە بەهۆی پلەکانی گەرما و ئاگرێکی گەورە بکوێتەوە، بۆ نمونە بەهۆی بورکانەوە، بۆ نمونە بەهۆی سۆنامی، بەهۆی لافاو بڵین بارانێکی زۆرەوە. کەواتە ئەوەی کە ئێمە خەمی لێ دەخۆین و لامان پرسا ئەوەیە کە زۆرترین ئەو کارەساتانی کە بەسەر سروشت و ژینگەی هەرێمی کوردستانە هاتووە بەهۆی خۆمانەوەیە، بەهۆی دەستکردی مرۆڤەوەیە. ئەگەر نا هەمومان نەزانین هەرێمی کوردستان هەم لە ڕووی جوغرافیاوە هەم لە ڕووی سروشتەوە بەڕاستی یەکێکە لەو وڵاتانی کە جوانترین سروشتمان هەیە و هێشتان کارگە و بۆ نمونە بازرگانی و پیشەسازەکانمان ئەوەنە گەورە نەبووە وڵاتانی تر بڵین مەترسیمان لەسەر دروست بوو. بۆیە چەند گرفتێکی ژینگەیی بچووکمان هەیە لە ئێستاشەوە. ئەگەر بێت و لەسەر ئەم ڕێڕەوەی کە دەستمان داوەتێ بەردەوام بین، گومانی تیانێ چەند ساڵێکی تر هەرێمی کوردستان دەبێتە یەکێک لەو هەرێم و ناوچانی کە زۆرترین کارەسات و مەترسی ژینگەی لێ دروستە. لە ئێستاە ساڵی 2022 یعنی لە هەژارترین وڵاتە نەخۆشی کۆلێران نەماوە، بەڵام بەداخەوە ئێمە شانازی بە پاک و خاوێن و سەوزترین شار کە سلێمانیە بە پێی داتا ئامارەکان لەسەر ئاستی عێراقا، بەڵام بۆ نمونە ئامارەکان لە سلێمانیە لە شارەکانی تر زیاترە. کەواتە دەبێ خەمی لێ بخۆین. ئەگەر خەمی لێ نەخۆین گومانی تیانە تووشی چەندین کارەساتی ژینگەی دەبین لەسەر ئاستی هەرێمی کوردستان. زۆر سپاس کاک معروف مەجید بۆ ئەو کاتی پێدبەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. دامەزرێنەری کۆمپانیای فیلم کارتۆنی دیزنی ئەمریکایی واڵت دیزنی دەڵێت ئێمە بەردەوام دەچینە پێشەوە و دەرگای نوێ دەکەینەوە و کاری نوێ دەکەین، چونکە ئێمە زیرەکین و زیرەکی و داناییش بەردەوام بەرەو ڕێگای نوێمان دەبات. دەبێت بە خۆت و پەنیرەکەتەوە لە گردێکی بەرزەوە خۆتل بکەیتەوە تا دەگەیتە هێڵی کۆتایی. ئیتر نابێت نەخۆت ملت ورد بێت نە پەنیرەکەشت پشێوێت. ئەم پێشبڕکێ ڤیستیڤال ئامێزە ساڵانە لە بەریتانیا ساز دەکرێت. یاری چلۆرکردنەوەی پەنیر لەم دوایانەدا لە شاری گلۆستەر لە بەریتانیا سازکراو لە گردی کوپەرز لە برۆکۆس خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە بۆ ڕاکردن بە دوای پەنیرێکی 3.6 کیلۆگرامی دایل گلۆستەردا لەسەر گردەکەوە بە مەودای پانتایی 200 یارد. ئەوە بۆنەیەکی مێژووی ناوچەکەیە کە چەندین سەدەیە بەردەوامە. هەر لە تەمەنی نزیەکەی 5 ساڵیەوە من دێم بۆ ئێرە و لەگەڵ دایک و باوکم سیرمان دەکرد و تیمی ڕەگبی ئێمە بۆ ماوەی 7 ساڵ براوە بووین، بۆیە ئێمە هەموو ساڵێک بەشداری. هەر پێشبڕکەیەک تەنها بۆ 25 یاریزان دەتوانن بەشداری تێدا بکەن. چەندین پێشبڕکێ لەم پاژنیوەڕۆیەدا ئەنجام دەدرا. سەختە دوایین جار کە ڕام کرد لە ساڵی 2012 بوو. دواتر کرێس کە یەکێکە لە باشترین هاوڕەکانم، بۆیە هەمیشە پێشپەرچیم کردووە بەرامبەر کرێس و دووڕاوم. بۆیە بیرم لەوە کردەوە ڕێگە بە کرێس بدەم ئەو پێش من ڕابکات، دواتر من هەوڵ دەدەم دوای ئەو ڕابکەم. خەڵکی ناوچەکە لە نێوانیاندا جەیمی ئیڤانس لە پێشبڕکێ سەرەتاییەکاندا سەرکەوتنیان بەدەستهێنا، بەڵام لە یاری کۆتاییدا بۆ یەکەم جار لە یاری جیهانی تۆلکردنەوەی پەنیردا براوی هاوبەش بوو. ئەوە دووەم جارە بەشداری دەکەم.
هەروەها پێشبەرچەی یەکەمم کرد و پلەی سێمم بەدەستێنا بۆیە بیرم لەوە کردەوە جارێکی تر هەوڵێکی تر بدەم ئەم جارەش برمەوە بەڕاستی یاریی خۆشە. باڵا مەحموود بۆ دەنگی ئەمریکا. گروپی شانۆی سابوونکەران گروپێکن لە کۆمەڵە گەنجێک پێک هاتووە لە ئاین و نەتەوەی جیاواز لە کڵێسایەک لە شاری سلێمانی ڕۆژانە پرۆڤە ئەکەن و ئامادەکاری دەکەن بۆ نمایشەکانیان. هەندێک جار نمایشەکانیان بە 2 یان 3 زمانی جیاواز نمایش دەکەن. پەیامی ئەوان ئاشتی و پێکەوە ژیانە بۆ خەڵکی عێراق. سەرقاڵی ئامادەکارین بۆ نمایشێکی نوێ. کۆمەڵێک گەنجن و شانۆ لە دەوری یەکتر کۆی کردوونەتەوە. زۆر بە جوانی تۆپەکە ئەگرێتەوە، هجوومێکی بەهێز بەرەو پێشەوە، 2 یاریزان بەجێ هێڵێن. گروپی شانۆیی سابوونکەران لە کۆمەڵە گەنجێک پێک هاتوون کە سەر بەنەتەوە و ئاینی جیاوازن و کڵێسایەک بووەتە شوێنی پرۆڤە و خۆ ئامادەکردنیان بۆ نمایشەکانیان. جەماعەتێک هاوڕێ بوون کە لە سووریا هاتبوو وەکو پەنابەر ویستیان گروپێکی شانۆی دروستکە مام 2015 کردی کەمە گروپێکی ڕسمی هەر بەناوی سابوونکەرانی شۆ ناویاننا لەبەر ئەوەی کە لە کەنیسەکەی سابوونکەرانایە. دوای ئەوە چەند وەرکشۆپێک کرایەوە لە وەرکشۆپانە مەجموعەیە کوردیش هاتین مەجموعەیەکی عەرەبیش بوون کە هەر لەم شارەیە ژیان پەنابەریش بوون هەندێک هەیە لە بەغاوە هاتووە هەیە لە فەڵەستینەوەیە هەیە لە سووریاوەیە کرمانجمان لەگەڵایە. گروپەکە ئەو جیاوازی نەتەوەی و زمانەی هەیە جیاوازی دینی تایە بەڵام وەکو خێزانێک خەریکی ئیشی هونەرین. گەنجەکان توانە و بەهرەکانی خۆیان لە ناو گروپەکە پراکتیزە دەکەن. ئەوانەی لەم گروپەدان پێک هاتوون لە کورد و عەرەب و موسڵمان و مەسیحی دەیانەوێت هونەر و شانۆ بکەنە پر دیگەیاندنی پەیامی پێکەوە ژیان و یەکتر قبولکردن. هەر کەسێک کە هەلی ئەوەی هەبوو بێ بە ئەندامێک لەم تیپەیە بە پێی توانای خۆی و ئارەزووی خۆی ئەتوانێت دەرهێنەری بکات نووسری بکات باڵی فراوانە کراوەیە بۆ ئەوەیە گەر حەزی لە هەر بوارێک هەیە ئەو ئیشە بکات. من وەکو خۆم بەنسبەت خۆمەوە بەدەر لە ئارەزوێک هەم بووە بۆ نواندن حەزیشم لە نووسین و دەرهێنەری هەبووە و ئێستاش لەگەڵ برادرانە بۆ یەکەمین جار تەجروبەی ئیشی نووسین و دەرهێنەریەکەم کە دانیشین تیاتی یعنی بە 7 زمانی جیاواز خەڵکی لێیە ئەوە کە کۆی کردوینەتەوە بەلای خۆمەوە زۆر سەرنجڕاکێش بووە حەزم لێ بوو ئەتوانم بڵێم بۆ یەکەمین جارە جوینی شوێنێک بووم یاخود بڵێم بەشداریم لە کۆمەڵگەیەکە کرد تۆ خاوەن هەر بیرۆکەیەک بیت هەر بڕیارێک بیت هەر ئاینێک بیت هەر دینێک بیت بە تاواتی ڕێز لە ئەگیرێ تاکو ئێستا چەندەها عەرزمان هەبووە کە بە 3 زمانیش کراوە ینی هاوکات ئەو مەسرحیە کە دەستی پێ کردووە تا تەواو بووە ئەکتەر هەبووەتیا بە کوردی قسەی کردووە ئەکتەر هەبووەتیا بە ئینگلیزی قسەی کردەوە ئەکتەر هەبووەتیا بە عەرەبی قسەی کردووە هاوکات یعنی بەردەوام ئەمەمان بردۆتە سەر مەسرح. ڕەزوان سەرپەرشتیاری گروپەکەی و لە سووریاوە هاتۆتە سلێمانی کەلتوری پێکەوە ژیان لە سلێمانی وای لێ کردووە بیر لە دامەزراندنی ئەم گروپە بکاتەوە و تا ئێستاش چەندین چالاکی هونەریان ئەنجام داوە چالاکیە هونەریەکانیان بە شێوەیەکی خۆبەخشی و بەبێ پاڵپشتی دارایی ئەنجام دەدەن. كان في نازحين وفي لاجئين سوريين وفي عراقيين طبعا. گروپەکە پێکاتوە لە پەنابەری سووری و ئاوارەی عێراقی کوردیش بەشدارە لەم شوێنە ناوخۆیە. بیرۆکەی ئەم کارەمان کورتکراوەی گەڕەکێکی کۆنە کە سابوونکەرانە دانیشتوانی پێکهاتن لە فەرەبوو چوون و جیاوازی ڕۆشنبیری و ئایدیا سەبارەت بەوەی کەسێک سپۆنسەری کارەکانمان بێت کەس ڕاستەخۆ هاوکاریمان نییە سەرجەم بەشداربوون خۆبەخش کار دەکەن کەنیسەش شوێنی تەدریب و ڕاهێنانی بودابین کردوین و بۆ دەرهێنانەکەی هاوکاریمان دەکەن. کڵێسایی مریەمی ئەزرا لە گەڕەکی سابوونکەران کە یەکێکە لە کڵێسا دێرینەکانی سلێمانی بووەتە خانەخوێی گروپی شانۆی سابوونکەران ئەندامێکی کەنیسەکەش گروپەکە بە سمبولی پێکەوە ژیانی گەلانی عێراق ناو دەبات.
یەکێک لە شتەکانی ئێرە ئەم گروپە شانۆییە کە من بۆ ماوەی 8 ساڵە بە دووەداچوونی بۆ دەکەم. بۆ من سەرسوڕهێنەرترین شت لەم گروپاوەیە کە ئێزدی و کریستیانەکان و موسڵمان و عەرەب و کورد هەمویان بەیەکەوە ئیش دەکەن، هەرچەندە هەندێک لە نمایشەکانیان بە دوو زمانی جیاوازە، بەڵام هەرئەنجامی دەدەن. بە کورتی دەبینیت چۆن هاوکاری یەکترن و بە هاوبەشی کارەکان ئەنجام دەدەن. بۆ من سمبولێکە لەوەی کە لە عێراقدا بینیومە. گروپی شانۆی سابوونکەران لە ساڵی 2015 دامەزراوە. لەم گروپەدا خۆبەخشانە بەرهەمەکانیان نمایش دەکەن. گروپی شانۆیی سابوونکەران لە ساڵی 2015 دامەزراوە. ئێستا ژمارەی ئەندامەکانی پێک دێن لە 15 بەهرەمەند و بەشێکیان لە ئاوارە و پەنابەرانی جەنگی داعش و شەڕی مەزهەبی عێراق پێک دێن. لەم گروپەدا خۆبەخشانە بەهرەکانیان نمایش دەکەن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. گروپی میراز کە گروپێکی مۆسیقیە و لە ژمارەیە گەنجی هەڵەبجە و شاری سلێمانی پێگاتووە. ساڵانە کۆنسێرتێک بۆ یادی هونەرمەندان ساز دەکەن و کەشێکی مۆسیقی بۆ لاوان و گەنجانی هەڵەبجە دروست دەکەن. لەم ساڵدا گروپەکە بە شێوازێکی نوێوە دەرکەوتەوە و چەندین بەرهەمی هونەریان پێشکەش کرد. گروپی میوزیکی میرازن. لە پرۆژەی بە کەلتورکردنی کۆنسێرتی ساڵانەیاندا سێمین کۆنسێرتی لاوانی شاریان لە هەڵەبجە ڕێخست. ژولیا گۆرانی بێژە و بە پشتیوانی هاوڕێکانی چەند بەرهەمێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. ڕاستیەکەی چوونە سەر ستێج لەگەڵ لەگەڵ ئەزمونە بەرەبەرە ڕایت و سترێسە نامێنێ، بەڵام کەوێتە سەر ئەوەی کە چەندێک ئامادەی بچیتە سەر ستێج و ترسد نەبێت. و ئامانجمان لەم کۆنسێرتا ئەوە بوو کە بین هەڵەبجە و گەی خەڵک ئاشنا بکەین بە میوزیک بەکاری جوان. ئەم کاری ئێمە کردمان کارێکی مۆدرنە، مۆدرن کلاسیکە، یەکەم جار لە ناو شاری هەڵەبجەیە بکرێ. گروپی میراز خۆیان گروپێکن چەند گەنجێکی شاری هەڵەبجەن. خۆشبەختانە من سێم کۆنسێرتیانەکە ئیکەن و من دووەم جارمە زۆربەی ئەندامانی ئەم گروپی ئەمڕۆ دووەم جارمانە کە لەگەڵیانە بەشداری. ساڵی پارێژ کۆنسێرتێکی ترمان کرد لەگەڵیانە. گروپەکە پێگاتووە لە ژمارەیەک لە گەنجانی هەڵەبجە و سلێمانی ساڵانە پێکەوە کۆ دەبنەوە و کۆنسێرت ئەنجام دەدەن. لە ساڵی ڕابردوودا یادی چەندین هونەرمەندیان بەرز ڕاگرتووە. پێکاتوە لە چەند گەنجێکی بەتوانای شاری سلێمانی و شاری هەڵەبجەی خۆشەویست بەیەکەوە کارەکەین و ئەمە سێمین کۆنسێرتمانە. هەموو ساڵێک تەمان خۆشە کە پێکەوە کۆبینەوەی هەم بۆ چالاکێکی موزیکی بۆی کە خۆمان چالاک بین، هەروەها بۆ خەڵکی شاری هەڵەبجەش پێمان خۆشەکە ئەو کۆنسێرتانی کە لە شاری سلێمانی ئیکین لێرەش بێ بەش نەبن و ئەوانی گوێگری بن. خواسیانەکەین بەڕاستی پێشکەشکردنی لەم جۆرە کۆنسێرتانە پێشکەشکردنی هەر نمایشێکی هونەری بێت لە ئێستاە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆر زەڕورە، چکە بینەر وەڕادەیەکی زۆر لە هۆڵەکانی هونەر دابڕاوە، بۆیە بە گرنگێکی زۆر باشە زانین. تا درەنگانێک دەنگی ئامێرە مۆسیقیەکان ئاوێتە بە دوێتەکانی ژولیا و کۆشەن بوون. چەندین بەرهەمی هونەریان بۆ ئامادەبووان پێشکەش کرد کە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە میوانداری کردهبوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.
لە ڕێی ئەم ئامێرەوە فەڕەنسیەکان لە هەوڵی ئەوەدان خزمەتێکی گەورە بە نابینیان و نابیستان بکەن. ئەم ئامێرە زیرەکە داهێنانێکی گرنگە بۆ ئەو کەسانە چونکە وان لێ دەکات لەسەر شەقام و شوێنە گشتیەکان سەلامەت و بە ئاگا بن. ئەو تەکنۆلۆژیا ku ji bo otomobêlên bêşofêr tê bikarînan ya gehiştiye ser cadde û kolanên qerebalix da ku harîkariya kesên pirsgirêka bînahiyê hene yan jî gorene bikir. Alavê Biped heman hişê dest kir, xistiye nav amîrekî jîr ku wek zînî dikefte ser mil û stoyê mirovî ku her astengiya dikefte rêka mirovî de nîşan dide. Biped amûreke rênmayên bû kesên pirsgirêka bînahiyê hene û kurene hatiye çêkirin. Weke zînek biçûk e ku tu li milê xwe dikî. Hind kamîrayên sêrehendî nav de hene û her tiştê dikeve ber rêka te nîşan dide. Hindek ji wana weke otomobîlên xweser tê li ser asta rêveçûnê. Em astengên di rêkê de otomobîlan û xelkê û ew kesên derbas dibin destnîşan dikin. Em van zanyariyan filter dikin û yên giring xezin dikin û karhîneran bi dengên sêrrehendî agîhdar dikin. Her tiştekî ku dikete ber rêka wan mûzîka xwe ya taybet heye. Navê vî amîrî Biped wan e dengê sêrrehendiyê zanistî durist dikir da ku ew kesê ev amîre li ber xwe kiriye ji asteng û tiştên di rêka wan de agîhdar bin. Min li bajarê Luzanê li Swîsra li ser têza xwe ya hewalgiriya destgir kar dikir. Ez gelek mereqdarê robotan bûm. Nexweşxaneyek ya çavan li Luzanê heye, min lê derê gelek kesên ku pirsgirêka bînahiyê hene dîtin. Kesên ku kêşe hebûn ka kengî ji cadê derbas bibin û çi li ser cadeyê weke paysiklan otomobîlan. Min hezir kir ku tam ev ew robot e ku em dixwazin çê bikîn. û bi vî rengî ev projeye çêbû. Çêkerên Biped bi hevraciviyan û hest kirin ku divê bêhîvîbûnê de hevbeşin ku otomobîlên serbixwe sûd ji vê teknolojiyê wergirtine lê kesên gore heta niha bi gopalî an jî darkekê birêve diçin. Em niha karî li ser bernameyên din jî dikin bi taybet B2B. Em dikarîn van amîran ji bo avahiyan dabîn bikîn da ku kesên pirsgirêkên bînahiyê hene û kurene bikarin bikarbînin. Weke mînak ew dikarin herin ofîsa 304 bê ku ew daxwaza harîkariyekê bikin. Pitir ji sed amîrên testan harîkarî kirîne heta ku ev amîre hatiye çêkirin ku wê meha nehya îsal bikefte bazaran bo firotinê û her yek bi 2990 euroyan e ku dikte 3150 dolarên Amerîkî. Hêlên Sindî dengê Amerîka. برێت مۆرگانی موزیکژن لە ڕێی موزیکەوە بژێوی ژیانی خۆی دابین دەکات. هەرچەندە کارێکی سەختە و ئاسان نییە. ئایلەن لی بۆ دەنگی ئەمریکا لە شاری هەنزڤێڵ لە ویلایەتی ئەلەباما بوو بۆ گێڕانەوەی چیرۆکی سەرکەوتنی مۆرگان. وەکو هاتی ناسکردن گو خەونا هەر موزیکژنێکی ئەوە گو tu here Nashville û navê te bê naskirin lê îwanê rûniştî be strana xwe ya herî xweş bistrê. Ewisa çê dibe ku xelk wê bêjin em te dixwazin û wê te bidin pêş. Wekû got Taylor Swift kir got ew her heftî bi bavê xwe re diçû cihên naskirî û stran digot. Ew nerastî ye. Çûna Nashville sê qatan buhayê ciyana te girantir dike û tê li barên nav bajêr strana bêje û destê xwe li ber bexşîşan vegire min gelekî ew kara kiriye. Dawiyê ez tê giştin got dikarim li mala xwe bi derpiyê xwe yêkin strana belav bikim û 5 qatan peran zêdetir qezenc bikim û her wiha jî kêfeke xweş bi xelkê re bikim. Divê gotibingeha hezkiriyên xwe li ser înternetê ava bike û ew ê bihêlin tu serkeftî be di mûzîka xwe de. Silav! Navê min Brent Morgan e ez 33 salî me. Ez li ser mûzik û stranbêjiyê dicîm û ev jiyana min e. Ev studya min e. Wekû gotit bîne du cihên cuda li vir hene. Li ser rastiyê cihê ku ez weşana zindî dikim di her rojê de. Ev mayka SM7 e û ev jî kamîra min Sony ye. Ez her rojê bi kêmî 5 demjimêran li ser vê kursiyê rûdinên û kar dikim. û li aliyê din cihê ku ez tomara mûzîka xwe dikim nivîsandin û strana diafirînim. Dema ez de pola yazdan debûm mûzîkê bala min kişand lê berî wê jiyana min bi temamî di nav sportê de bû û me bexşa xwendinê wergirt bo bêsbolê.
لێ دوێ دەمێدە ئەس بە هەواڵێن خوارە کەتم کۆمەکە موزیکێ و من دیت گۆ ئەس دکارم سترانا بێژم تەنێ بگۆهدارکردنێ ولو من دەست پێ کرد خۆ فێری پیانۆ و گیتارێ کرد و من دیت گۆ ئەو پر بالا من دکشینە ji ber wê ez çûm peymangeha mûzîkê û min wanên mûzîkê da min nas kir got îdî jiyana min di nav mûzîkê de ye û min xweste ez wisa berdewam bikim têbîra min dema min xwe amade dikir bô xwestina hevjîna xwe ez çûm ba malbata wê û min ji wan re got got ez li ser mûzîkê dijîm ew tiştekî pir tirsnak bû ez li me dîsin li Alabama dijîm hemû malbata min li vir dijîn diya min bavê min xuşkên min em pênc xulekan ji hevdû dûrin jiyana li Alabama hiştiye gojaliyê debara jiyana xwe ve serbest bim ev xaniyê ez lê dijîm pênc ode ye û pênc serşokên wê heye wekû vî xanî li cihekî din weke Los Angeles yan New York pir buha ye niha cihekî fire bû segê min heye û cihê studya min jî heye û ev xanî yê min e ew nekirê ye ez dikarim buhayê wê bi tevayî bidim wê bibe xaniyê min Luqman Ehmed bû raporta Aylin Lee dengê Amerîka وا چاوەڕوان دەکرێت پێشوازی لە 1 ملیۆن میوان بکەن لە ماوەی سەر ڕۆژدا بەرهەمە جیاوازەکانی زیاتر لە 1500 بەشدار بوو بەشداری لەم چالاکیە هونەریەدا دەکەن. شکاندن و تێکدان تۆمەتبارکردنی ڕەگەزپەرستانە و دژەسامی و کەڵەکێکی یەجگار گەورەی خاک و خۆڵ و خاشاگ و وەک پێشانگایەک نمایش کرا. دۆکومنتا یەکێکە لە گەورەترین پێشانگا هونەریەکان لە جیهاندا ئەم هەفتەیە لە کەشێکی مشتومڕامیزدا کرایەوە. پێشانگاکە کە 5 ساڵ جارێک لە شاری کاستەڵی ئەڵمانیا دەکرێتەوە کە ناوەندێکی جیهانی هونەرە چەند مانگێکە هەواداران خۆیان بۆ ئامادە کردووە و ڕۆژی شەممە سەرەیان گرتبوو بۆ کردنەوەی پێشانگاکە. لە ماوەی 100 ڕۆژدا بەرهەمە جیاوازەکانی زیاتر لە 1500 بەشدار بوو لە 32 شوێنەوە لە سەرانسەری شارەکەدا نمایش دەکرێن. چاوەڕوان دەکرێت پێشوازی لە 1 ملیۆن میوان بکەن. بۆ یەکەم جارە لە دوای نمایشکردنی بەرنامەکە لە ساڵی 1955ەوە ئەم پێشانگایە لەلایەن گروپێکەوە بەڕێوە دەبرێت بە ناوی ڕوان گروپە. هەرچەندە بەشداریکردنی تایبەتی گروپێکی هونەرمەندانی فلستینی کە بە توندی ڕەخنە لە دەسەڵاتی ئیسرائیل دەگرن مشتومڕەکانی زیاتر کردووە لەبارەی ئەم پێشانگایەوە. بەفرامی نووری دەنگی ئەمریکا واشنگتن. گۆرانی بێژ و هەڵبەسوانی ئەمریکایی باب دیلان دەڵێت پاڵەوان ئەو کەسەیە کە لەو بەرپرسیارەتی تێدەگات کە لەگەڵ ئازادیەکەیدا دێتەوە تا زایڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.